خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین کێشەکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکرات تا ڕادەیەکی زۆر بە ئاڵۆزی و چێشمەچێشمی بەردەوام ماونەتەوە هەرجارێک کە هەوڵێک دەدرێت بۆ چارەسەر لە ئاستێکی باڵاوە هەوڵی تێکدانی دەدرێت و کۆمەڵێک پەرلەمانتاریش بە زمانی تێکدان و ئاژاوەجێڕی بەرامبەر یەکێتی نیشتیمانی کوردستان قساکرد بە جۆرێک کە پارتی دیموکراتی کوردستان وەک یەکێتی باسەکات لە بەشێکی زۆر لە خاڵەکانی ڕێکەوتن لە سەرنجامدانی پرۆسەی هەڵبژاردن یان هەمواری یاسای هەڵبژاردن پەشیمان بوونەتەوە بەڵام باز لەوەکەن کە یەکێتی ئامادەنی هەڵبژاردن بکات یەکێتی هەوڵەکانی چی دەبێت بۆ چارەسەرکردنی کێشەکان و ڕوبەڕووبوونەوەی کێشەکان ئەم شەو لەسەر کۆی کێشە و گرفتەکان لەگەڵ بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان گفتگۆ دەکەین کاکمان بەخێراتی پێم خۆشە لە ستۆدیۆ سپاس هەموو جارێ ستریم و ئەوانە تۆزێک ناخۆشە یەکتر نابینی کاک لوقمان ئێوە بۆ لە هەڵبژاردن ڕاکەن بیان و ئەهێنەوە بۆ هەڵبژاردن ناتانێ بچنە ناو پرۆسەی هەڵبژاردن پارتی ئامادەیە بۆ هەڵبژاردن و ئێوەش ناتانەوێت بەڵێ بەنای خۆی گەورە و میهرەبان سڵاو لێەوە سڵاو لە بینەرانی عەزیز پێم وایە لای هاوڵاتیانی خۆشەویست ڕوونەکە ئێمە بەڕەغمی بوونی کۆمەڵک کێشە و گرفتی گەورە کە ئاسان نییە سازشی لەسەر بکەین تێڕوانی جیاوازمان لەسەر شێوازی حکومڕانی ئەو ناعەدالەتی و غەدرەی کە لە هاوڵاتیان و لە شار و شارۆچکەکان نەکرێت بۆ حکومڕانی ناتەندروستەی کە لە هەرێمی کوردستان بەڕێوە ئەبرێت ئەمڕۆ لە کابینەینەوە بەڵام سەرۆک بافڵ تاڵەبانی لە کۆبوونەوەیەک لەگەڵ سەرۆکاتی فراکسیۆنی یەکێتی و بەڕێز جەنابی سەرۆکی پەرلەمان وتی با کێشە و گرفتەکان بەلایەک دابن پرسی هەڵبژاردنیش بەلایەک فەرمونون دەست پێشخەریەکی ڕاگەیان بۆ ئەوەی کە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان زنجیرێک کۆبوونەوەمان کرد بۆ ئەوەی لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بتوانین بگەینە ڕێکەوتن لە ڕاستیدا ئێمە هیچ داواکاری شخصی و حیزبیمان نەبووە تەنها ویستومانە قانونەکە بە شێوازێک هەموار بکرێتەوە زەمانەتی هەڵبژاردنێکی پاک و بێگەر بکە ئەو گومانانەی کە لە ڕابردوو لەسەر دەرەنجامەکانی هەڵبژاردن هەبوون لای هاوڵاتیان بڕەوێن زۆرێک ئاشبوونەوە لە نێوان دەنگدەر لەگەڵ پرۆسی هەڵبژاردن هەبێت ئەو داوا و داخوازی کە هێزە سیاسیەکان هەبوو داوا داخوازی یەکێتی نیشتیمانیش بوو ئێمە لە کۆمەڵێک بابەت چوینە پێش بەڵام لە بابەتی پرسی نوێنەرایەتیکردنی پێکهاتەکان کورسی کۆتای پێکهاتەکان پارتی ئامادەیە نەبوو هیچ سازشێک بکە و ئامادە نەبوو تەنانەت ئەو شەڕی کە لە عێراقی کرد بۆ دابەشکردنی کورسی پێکهاتەکان بەسەر بازنەکانی هەڵبژاردن ئەم ئەزمونە لە هەرێم دووبارەکەینەوە و ئێمە پێمان وا بوو کە کورسی پێکهاتەکان لە ڕابردوودا خراپ مامەڵەی لەگەڵ کراوە لە ململانێ و ناکۆچێ ناوخۆیەکان پارتی هەر کاتێک ویستبیتی بەکاری هێناون کە ئێمە پێمان وایە ئەمە بابەتێکی ناڕەوا بووە غەدرێک بووە جگەلەوەی غەدرە لە پرۆسەی دیموکراسی غەدرێک لە خودی پێکاتە و ئاین و ئاینزاکانی هەرێمی کوردستان نەکرێت بۆیە کاتێکە نەگەیشتین ڕێکەوتن هەردوو لامان ڕازی بووین تەنانەت یونامی بێتە نێوانمان پێشنیار بین تەناوان پێشنیارەکەی یونامیشان ڕەت کردەوە ئێوە ڕازی بوون بە پێشنیازەکە یۆنامی ئێمە ڕازی بووین بەوەی کە یۆنامی پێشنیازێک پێشکەش بکات بۆ دابەشکردنی کورسیەکانی و ئێمە پشتیوانیمان لە بەشێک لە نوێنەری پێکاتەکانە کرد کە غەدریان لێکراوە لە ڕابردوودا فرسەتی ئەویان نەبووە نوێنەرایەتی خۆیان بکەن لە پەرلەمانی کوردستان بەڵام پارتی ئەم بابەتانەشی ڕەت کردەوە سوور بوو لەسەر ئەوەی بە بیانووی ئەوەی کە ئەبێ بگەڕینەوە بۆ پێکاتەکانیش ئەوانەی ئەو بانگشتیانەکە بۆ کۆبوونەوەکان چێن هەموو ئەو حیزب و ڕێکخراوانن کە خۆی دروستی کردوون خۆی ئیدارەیانەدا بارەگای بۆ کردنونەتەوە کادرەکانی خۆینی تەنانەت پلەی حیزبیان هەیە لەناو خودی پارتی ئەوانە هانەدا بەوەی کەوا لە چوارچەوەی یەک بازنە با بڵێن هەڵبژاردن بۆ پێکاتەکان بکرێت بۆیە لە ڕاستیدا هەموو ئەو تەنگێژانەی کە دروست ئەکرێت لەلایەن تیمی پارتی لە حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن خودی سەرۆکی حکوومەتەوە لەلایەن پارتی خۆیەوە وەکو حیزب و ئەو لێدوانە ناڕاستانەی کە پەرلەمانتارەکانیان ئەیاندەن و ئاگری ناکۆچی ململانەکان خۆشەکەن ئەمە لە ڕاستیدا بۆ ئەوەیە بربەست لە بەردەم هەڵبژاردندا دروست بکرێت ئەوەی کە ئەوێ هەڵبژاردن نەکرێت ئەوەی گرفت بۆ هەڵبژاردن دروستەکە لە ڕاستیدا پارتیە ئێمە ئەمانەوێ قانونەکە هەموار بکرێت و بە چوار بازنە داتای بایۆمەتری بەکاربێت کورسی پێکاتەکان هاوشێوەی کورسیە گشتەکان دابەشی بازنەکانی هەڵبژاردن بکەن فەرمو هەڵبژاردن ئەنجام بدەین
ئەوەی کە ڕازینە تا ئێستا پارتیە لەسەر ئەم پرسە ڕازینە چەندین کۆبوونەوەمان کرد بەڵام ئەم ڕۆژاداشتی چەنداوە بۆ پەرلەمانی کوردستان فراکسیۆنی پارتیەڵێن بە هەڵبژاردن بکرێ و ئامادەین و سەرۆکی پارتیەڵێ بە ئەبێ ئەم ساڵ هەچۆنێک هەڵبژاردن بکرێت. ئەزانی یاداشت چییە حەزەکەیمە بەیانی 5 یاداشت ئاراستاکەی یاداشتێکە و ئەینویسی و ئاراستێکین بەڵام ئایا لە واقعدا لە ڕاستیدا پارتی ئامادەی بۆ هەڵبژاردن ئەگەر ئامادەی فەرمو کورسی پێکاتەکانی شاوشێ کورسی گشتەکان دابەشی بازنەکانی هەڵبژاردنەکەین فەرمونون بەیانی کۆ ئەبینەوە بۆ ئەوەی هەمواری یاسای هەڵبژاردن بکەین و ئیتر کۆمیسیۆن کارە ئەکەین و دەستەکەین بە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن بەڵام لە ڕاستیدا ئەمە جۆرێک چاواشەکردنی ڕای گشتێ من پێشم وایە هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان زۆر لەوە چاوکراوەترن کە بەم پرۆپاگەندانە باوەڕ بکەن ئەوەی کە بەربەستە لە بەردەم هەڵبژاردن بەدەر لەوەی کەوا ئێمە لەسەر پرسی هەمواری یاسای هەڵبژاردن کارەکەین خۆ ئەبێ لە ناو خۆشدا ئەبێ زمینی هەڵبژاردن لەبار بێ ئەبێ متمانە بژێڕینەوە ئەبێ دۆخەکە ئاسایی کەینەوە چێە دۆخی هەرێمی کوردستانی تێکداوە هاوڵاتیانی خۆشەویستی هەرێمی کوردستان حەقی خۆیانە پرسیارێک بکەن و مافی خۆیانە بڵێن چێ بەرپرسە لە تێکدانی دۆخی هەرێمی کوردستان چێ بەرپرسە لە بەرسیکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چێ بەرپرسە لەوەی کە گەمارەوە ئەخاتە سەر چەند شارێک لە شارەکانی کوردستان چێ بەرپرسە لەوەی کە ئێمە ئاڵێن فەرم و حکوومەتێکی یەکگرتوو بێ بەرپرس بە لە تەواوی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان چێ خۆی ئەدزێتەوە لە بەرپرسیارەتی کردن لە مەسئولیت لە بەرامبەر داوا و داخوازیەکانی هاوڵاتیانی خەڵکی کوردستان چێ گەمارەوەی ئابووری ئەخاتە سەر شارێک لە شارەکانی کوردستان ئەمانە لە ڕاستیدا هەمووی چێن کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستانە خودی سەرۆکی حکوومەتە کە خۆی دێتە ناو معرەکەی شەڕ و ململانەکان ئەوەی کە لەم کابینەیە کراوە بڕوا ناکەم لە مێژووی 30 ساڵی حکومڕانی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 92ەوە دامەزراوە تا ئێرە بڕوا ناکەم ئەمەی لەو کابینەیەدا ڕووی داوە سەرۆکی حکوومەت خۆی بێتە ناو ململانی سیاسیەکان خۆی بەشێک بێ لە قۆڵکردنەوەی کێشە و ململانەکان خۆی بە بەرپرس نەزانێ بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆی بەرپرس بێلەوەی کە گەمارە ئەخاتە سەر شار و شارۆچکەکان و هاوڵاتیان برسی ئەکا من پێم وایە لە کابینەکانی ڕابردوودا بەڕەغمی بوونی تێبینیشمان بەڵام ئێمە نەگەیشتین ئەم قۆناغا بۆیە هاوڵاتی حەقی خۆیەتی بڵێ چێ بەرپرسە ئێستا ئێوە ئەگەر بێت و پارتی ڕازی بێ بەوە کە کورسی کۆتاکان دابەش بکرێت و زمینە بڕەخسێندرێت یەکێتی ئامادەی بۆ هەڵبژاردن هیچ بەربەستی تر نییە ئێمە داوامان کردووە هەرێمی کوردستان بکرێتە 4 بازنەی هەڵبژاردن ئەوە کراوە داتای بایۆمەتری بکرێتە ئەساس بۆ نوێکردنی تۆماری بای ئەو لە یاسا هەموارکردنەکە بکرێتە یاسا تەواوی ئامراز و ڕێکار و هەنگاوەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە هەرێمیش پیادە بکرێت بۆی زەمانەتی هەڵبژاردنێکی ڕاستەقینە بکە کورسی پێکاتەکانیش بەپی قورسایی خۆیان دابەش بکرێت بەسەر بازنەکانی هەڵبژاردن هیچ ئەمە داواکاری چ قورسە ئەمە داواکاری زۆر ڕەوایە داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستانە داواکاری کۆمەڵی دادگەریە داواکاری یەکگرتووی ئیسلامیە داواکاری بزوتنەوەی گۆڕانە و داواکاری نەوەی نوێژ بووە ئەمە داواکاری ئێمە بووە و تەنها و تەنها ئەوەی کە لە سەنگەری دژایەتیکردنی ئەم داواکاریانەیە فقط پارتی دیموکراتی کوردستان بەزەخر ناکرێت بابەت بە بانگەوازی نییە ئێمن بانگەوازی کردن بابەتێکە و لە واقعیشدا کە بربەست بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی دروستەکە ئەمە مەسلەیەکی ترە بۆیە ئەوەی کە ڕێگرە لە بەردەم ئەنجامدانی هەڵبژاردن لە ڕاستیدا پارتیە نەکێزەکانی تر ئەو ڕێگرە بەڵێ ئێوە ئامادە نەگەر ئەوانی کە گوتت جێبەجێ بکرێت ئەوەی ئێستا ئەمن ئەیڵێم بەیانی ئێمە ئامادەی یاساکە هەموار بکەین و کۆمیسیۆن کارا بکەینەوە لەسەر بنەمای ئەو خاڵانەی من باسم کرد و ئامادەکاریەکان بکرێت بۆ ئەنجام زۆر باشە بۆ پێت وایە سەرۆکی حکوومەت خۆی دێت تدەخولی ململانەکان و ئاڵۆزیەکان دەکات و خۆی بە بەرپرسیار نازانێ ئەزانی کاکزانە ئێمە ئەگە بگەڕینەوە بۆ کابینەکانی ڕابردووش یەکێتی و پارتی دوو هێزی جیان لە ململانەی بەردەوامدا بووینە بەڵام لە دوای 2005 کە حکوومەتی یەکگرتومان پێکەوە پێکێنەوە بە کۆمەڵێک پەیوەندەکانمان بە کۆمەڵێک هەوراز و نیشێودا ڕۆیشتین بەڵام لە هیچ کابینەیەک لەو کابینیانە چ ڕئیسی حکوومەت لای یەکێتی بوو بێ چ لە ڕابردووش لای پارتی بوو بێت نەبووە سەرۆکی حکوومەت خۆی بێتە مەیدانی ململانێکردنی هێزە سیاسیەکان بە پێچەوانەوە ئەگەر گرفتێک لە نێوان هێزە سیاسیەکانیش بوو بێ حکوومەت خاڵی بەیەکەوە گرێدانی هەردوو هێزەکە بووە بنمونە لێکەوتەکانی ڕیفراندۆمی 2017 پەیوەندەکانی یەکێتی و پارتی زۆر خراپ تێکچوون بەڵام سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بەیەکەوە هاوکار بوون هەم بۆکردنەوەی دەواازەی دنیای دەرەوە بۆ دروستکردنەوەی پەیوەندەکان بە ئاراستەی هەرێمی کوردستان هەم بوونە خاڵی بەیەکەوە گرێدانی پەیوەندی و ئاساییکردنەوەی پەیوەندەکانی یەکێتی و پارتی بەڵام ئێستا سەرۆکی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەشێکە لە مشکلە
بەشێکە لە قوڵکردنەوەی کێشە و ململانەکان. خۆی مشکلەکە ئەوەیە تەقبولی ئەوە ناکات، تەقبولی ڕای جیاواز ناکات. ناتوانێت ئیدارەی کابینەیەک بدا کە کابینەیەکی با بڵێن ئیتیلافیە لە نێوان چەند هێزێکی سیاسی، ناتوانانی تەقبولی ڕەخنەیەک بکە بە کۆمنتی و بە پۆستێکی سوۆسیال میدیا ئینفعالەکە خۆی دێتە مەیدانی قوڵکردنەوەی ناکۆچەکان. لە ڕاستیدا ئەبێ سەرۆکی حکوومەت خاڵی کۆکردنەوەی ناکۆچیەکان بێ، نەک خاڵی قوڵکردنەوەی ناکۆچی ململانەکان لێوان. بەڵام پەرلەمانتارێکی پارتی ئەڵێ کە یەکێتی ئێوە ناتوان حکومڕانی ناحیەیەکیش بکەن. ئێوە لە ئەساسدا حزبی حکومڕانی نین، هەر حزبی فەوزان یەکێتی ناتوان حکومڕانی بکەن، ناتوان حکومڕانی ناحیەیەکی وەکو بەکرە جۆش بکەن تاکو بگاتەوەی ئێستا ململانەی لەگەڵ پارتی بکەن لەسەر حکومڕانی شکستان هێناوە. لە ڕاستیدا ئەوەی کە ناتوانێت حکومڕانی بکات، ناتوانانی ئیدارەی حکوومەتێک بکە، ئەمە پارتی دیموکراتی کوردستان. ئێمە بەرمەبنای ڕێکەوتنێک کابینەی نوێی حکوومەت هێرێمی کوردستانمان پێکێناوە. یەک لە خاڵەکانی ئەم ڕێکەوتنە جێبەجێنەوە ئەوەی کە ناتوانێت ئیدارەی حکومڕانیەکی هەمە ڕنگ بدا، ئەمە پارتی دیموکراتی کوردستان و خودی سەرۆکی ئەم کابینەی نوێی حکوومەت هێرێمی کوردستان. ئێمە نامانەوێت بینە ئەو ئاستەی کە ئەوەندە ململانەکان قوڵکەینەوە بین با بڵین وەکو بە هەمان زمانی پەرلەمانتارانی پارتی هێرش و هجوم بین. بەڵام واقعی هەرێمی کوردستان، واقعی سیاسی هەرێمی کوردستان پێمانەڵێ چێە نێوبانجی هەرێمی کوردستانی لە نێوەندە نێو دەوڵەتەکاندا لەکەدار کردووە، چێ دیموکراسی و ئازادیەکانی مافی مرۆڤی سنووردار کردووە، چێ چالاکوانانی مەدەنی و ڕۆژنامە نووسەکان لەسەر ئازادی دەربڕین ڕاپێچی زیندانیەکانەکە، چێ ناتوانێت کابینەیەک لە نێوان سێ هێزی سیاسی هەیە ئیدارەی بدا. ئەمە هەمووی پارتیەکە لە ڕاستیدا ناتوانێت ئەو تۆمەتانەی ئەو زمانە نابەرپرسانی کە پەرلەمانتارانی پارتی کە قسەی پێ ئەەکەن لە ڕاستیدا ڕێک هەمویان لەسەر خۆیان جێبەجێ ئەبی. چێ ناتوانێت بەرپرسی 4 پارێزگا بێت کە هەرێمی کوردستان خۆی لە 4 پارێزگای ئەربێتەوە، چێ حەق بەخۆی ئەدا کە گەماروی ئابووری بخاتە سەر گەرمیانی ئەنفال کراو، هەڵەبجەی چیمیای باران کراو، ڕاپەڕینی دەواازەی ڕاپەڕین و ڕزگاری، سلێمانی شاری هەڵمەت و قوربانی کە هەموو مێژووی بریتە لە قوربانیدان و نەبەزین و بەچۆک دانەهاتون و تەسلیم بوون. چێ گەماروی ئابووری خات سەرە؟ چێ ناکۆچی سیاسەکان لە نێوان هێزە سیاسەکان قوڵەکاتەوە؟ ئەمە هەمووی بە باڵای پارتی دیموکراتی کوردستانە بەخشترێ لەبەرەوەی خودی زۆرینەیەکی پەرلەمانیان بە حکمی قانونەکەی ڕابردوو دروست کردووە و زۆرینەی کابینەکەشی ئەوانە و سەرۆک حکوومەتی ئەوانە. بۆیە ئەم دۆخەی کە لە هەرێمی کوردستاندا دروست بووە بەرپرسی یەکەم و ئاخیری پارتی دیموکراتی کوردستانە لە ناو پارتیش خودی سەرۆکی حکوومەتە کە بەرپرسە لەو ناکۆچی. ئەم پێتان وایە پارتی هەمووی لەگەڵ ئەو ڕەئیە نیە؟ نا، ئێمە پێمان وایە بەشێکی پارتی لەگەڵ ئەم ڕەئیەیە. ئێمە بەگەڕانەوەمان بۆ ئەزمموی ڕابردوو کابینەکانی ڕابردوو من ئیشارەتم پێدا هەرگیز ناکۆچەکانی یەکێتی و پارتی لەسەر ئاستی حکوومەت نەگەیشتوتە ئەو ڕادەی، بەڕەغمی ئەوەی کە ئێمە تێبینی زۆرمان لە ڕابردووش لەسەر شێوازی حکومڕانی و ئیدارەدان هەبووە، بەڵام نەگەیشتوتە ئاستی ئەوەی کەوە ئەو تەخوین و هێرشکردنە سەر ئێستا کە لەلایەن ئەندامان و کادرانی پارتی و تەنانەت وای لێ هاتیە وتەبێژی سەرۆکی حکوومەت بە زمانێکی زۆر بازاڕی دێ قسە ئەکا بەرامبەر بە هاوبەشێکی ڕاستەقینە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە کە بەقەد ڕووبارێک خوێنی لە پێناوی ئەم ئەزمونە بەخشیوە. ئێمە خۆمان بەخاوەنی ئەم ئەزمونە ئەزانی لەبەرچی لەبەر ئێمە قوربانیمان داوە، ئێمە ئەم ئەزمونەمان لەسەر خوێن ئەم ئەزمونەمان بنیاد ناوە، ئێمە دڵمان بەم حکوومەتە ئەسووتێ، ئێمە دڵمان بە هاوڵاتێک ئەسووتێ کە لە زاخۆیە یا لە هەولێرە یا لە سۆرانە یا لە کفری و کەلار و لە سلێمانی و لە ڕاپەڕینە. ئێمە پێمان وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کاتێ بەشداری ڕاپەڕینیان کرد، کاتێ بەشداری بزنەوە ڕزگاری خوازیان کرد، کاتێ لە ژێرپەتی سێدارە دروشمی کەمژیان و کەڵژیانیان نەگوتەوە بۆ ئەویان نەگوتەوە ئێمە دوای 32 ساڵ لە حکومڕانی بین جیاوازی لە نێوان شار و شارۆچکەکان بکەین، بین بگەڕێینەوە سەر ئەوەی کەوا ناکۆچەکان قوڵتر بکەینەوە، بین گەمارو بخەینە سەر شارەکان، بین هاوڵاتیانمان بێبەش بکەین لە خزمەت گوزاری، بین دوای ئەوەی کە ئێمە قوربانیەکی زۆرماندا بۆ ئەوەی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان یەک بخەین، ئەم کابینەیە هات ئەوەی کە لە کابینەکانی ڕابردوش بنیادماندا هەمووی زەربی سفر باش ئێمە جێڕاوە خاڵ یەکەم. بۆیە لە ڕاستیدا ئێمە بە نیگەرانیەوە ئەمە واقع ئایڵین پێمان ناخۆشە گەیشتینە ئەم قۆناغا. بۆ ئەمە بەستاش یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر ڕێگای گرتە بەر کە قۆناغەکە نەگاتە ئەم قۆناغا. تەمان هیچ ڕێگا نەما
لە دانیشتەکان لە کۆبوونەوە دوو قۆڵیەکان لە ڕێگای دۆست و با بڵێن دۆستەکانمان لە ڕێگای قۆنسڵ و نوێنەرانی نێودەوڵەتی لە ڕێگای هاوپەیمانان لە ڕێگای یونامی هەموو ڕێگایەکان تاقیکرانەوە بۆەوەی کاکە ئێمە نەگەین ئەم قۆناغا. ئێستا کارەگاتە سەرەوەی وردە خەریکە لە ناو هێزی پێشمەرگەی کوردستان جیاوازی زۆر دروستە بێ کە ئەمە سەرەتایەکی خەتەرناکە بێ بوەستێنرێ لەبەرچی لەبەرەوەی خەڵق قوربانی داوە. ئەم وڵاتە مڵکی باوکی کەس نییە، وڵاتەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە، هاوڵاتیان لێ بەرپرسن، هاوڵاتیان مافی خۆیانە کە ژیانێکی شایستەیان بۆ فراهەم بکرێ. هاوڵاتی مافی خۆیتی کە لە کەشێکی ئارام و سەقامگیردا ژیان بگوزارێنێ، نەک تۆ بیت دۆخێکت دروست کردێ کە تەنانەت هاوڵاتیان و کاسبکارانیش لە دۆخی و دڵە ڕاوچەیەکی قڕزدا. ئەوە کاک لوقمان سەرۆکی هەرێمی کوردستان ینی وجودی لەو بابەتەدا چی ینی بۆچی مەسەلەن پێت وایە ئێستا ئەو بڕیارانەی سەرۆکی حکوومەت یان ئەو جۆرە ئیشکردنەی سەرۆکی حکوومەت حساب بۆ هیچ دام و دەستگایەکی فەرمی هەرێمی کوردستانیش ناکات؟ وەڵا بەداخەوە ئێمە خوازیاری ئەوە بووین کە بەڕێ سەرۆکی هەرێم ڕۆڵێکی گەورەتر بجێڕێ لە مدۆخەیەکە هەیە، بەڵام وا هەستەکەین کوردەواری وتنی ئەوش ئاوید لە دوو بێڵ نایێت. ڕەنگە لە ئاستی پێویست نازانم ینی هەوڵەکانی بەچە ئاراستەیەک گەیشتون، چونکە سەرۆکی هەرێمی کوردستان لە قۆناغێکی وادا کە ململانەی لە نێوان هێزە سیاسەکان قوڵ ئەبێتەوە و بەشێکیش لە حیزبەکەی خۆیتی کە بەرپرسە لە قوڵکردنەوەی ئەم ململانی و ناکۆچیانە ئەم زیاکاریەکە لە ئاستی هەرێمی کوردستانەکرێ مەفروض بوو ڕۆڵێکی گەورەتر بژێڕێ، بەڵام ئەوەی کە ئێمە تێبینی ئەەکەین ڕەنگە ئەم ڕۆڵی پێنەدرابێ و فرسەتی بۆ نەڕەخسابێ. ئەگەنا لە قۆناغەکانی ڕابردووە وەکو من باسم کرد سەرۆکی هەرێم کاتێکە سەرۆکی حکوومەت بوو ئەم ناوکۆچیانەی کە لە کابینەی نۆدا هەن لە کابینەکانی ڕابردوودا و تاکی دەکەمەوە بەڕەغمی بوونی تێبینی و سەرنجمان لەسەر شێوازی حکومڕانی، بەڵام ئەوەی کە ئێستا ئەگوزارێ لە کابینە ڕێگانی ڕابردوودا بم کاکومان کاقوبات لە ماوەی ڕابردوودا لە ژێر فشار و ڕەخنەی لانگران و جەماوەری چێتیدا بۆ هەندێک جار لە کاتی حکومڕانیدا کە دەستی بۆ حکومڕانیەوە گرت بوو. ئێستا پارتی یان تیمی سەرۆکی حکوومەت ئەو ئیتیجاهی ناوپارتی زۆر بە ینی وەکو مەتبەخێکی ئەعلامیان دروست کردو بۆ لێدان لە کەسایەتی کاقوبات. بۆ ئایا کاقوبات سەرکەوتونە بۆ لە ئیدارەدانی حکوومەت وەکو جێگری سەرۆکی حکوومەت یان ئەو ئەقلیەتی ئیشی لەگەڵ ناکرێت کامیانە؟ لە ڕاستیدا من پێم وایە بوونی کاقوبات تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە کابینەی نۆدا فرسەتێکی باش بوو بۆ مەسرور بارزانی کە بیتوانی با ئیستیفادە لە کەفاءەت و توانا و دووربینی و ئارامی و لەسەرخۆیی قوبات تاڵەبانی بکە. بڵێ شکستەکانی خۆی تۆزە بلانی ئەکید حکوومەتی پێڕاست ئەکید پارسەنجێکی باشی بۆ حکومڕانی ڕاگرت، چونکە قوبات تاڵەبانی وا ناسراوە، سیاسیەکی میان ڕەوە، دەوڵەتمەدارێکی هێمن و لەسەر خۆ و دووربینە و دیبلۆماتکارێکی سەرکەوتوشە، بۆیە ئەکرا سوود لە کەفاءەت و توانەکانی کاقوبات باشتر وەربژیرێ. ڕەنگە ئەو ئارامی و دان بە خۆداگرتنی قوبات تاڵەبانی هەیەی ئەگەر ئەو نەبا هەر کەسێکی تر با لەم کابینەیە ڕەنگە ئەم کێشانەی کە ئێستا ڕووی ئەدا 2 ساڵ بەر لە ئێستا تەقیباوە ڕوویداوە، چونکە لە سەرەتای کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کاقوبات ئەم تێبینیانە کە ئێمە باسی ئەەکەین و ئەمڕۆ لە هەرێمی کوردستانە گوزارێ هەموو ئەو تێبینیانە لە کۆبوونەوەکاندا لەگەڵ ئێمە باسی ئەکرد، بەڵام هەوڵی ئەدا توانەکانی خۆی بەکارهێنا بەڵکو بتوانێت زیاتر دۆخەکە چارەسەر بکەن، بەڵکو بتوانرێن نەگەینە کوردەواری گۆتەنی نەگەینە مریشکە ڕەشە. بەڵام بەداخەوە سەرۆکی حکوومەت بڕوای بەکاری هاوبەش نییە، بڕوای بە تاکڕەوی هەیە. لە کۆڕۆناوە سەرۆکی حکوومەت دەوامی لە ئەنجومەنی وەزیران نەکردووە، کەس نازانێت لەکوێ دەوامەکە، ئەبێ هەفتانە بەریدی بە سیارەیەکی تایبەت بۆ بچێت لە شوێنە ئیمزا بکە و بێتەوە. هەموو نایکە دەوام لە ئەنجومەنی وەزیران ناکە، تەحەدا ئەەکەم هەموو وەزیرەکانی کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان جگە لە کۆبوونەوەکانی ڕۆژانی چوارشەممە لە هۆڵی سەعەت عەبدوڵڵا بتوانن ڕئیسی حکوومەت ببینن. کاکە حکومداری چۆنەواکرێ؟ لە ڕاستی داوای حکومداری پێ ناکرێ پارتیە، ئەو دێ دەستە چەورەکانی خۆی بە هێزێکی تر ئەسرێتەوە و تۆمەت بۆ هێزەکانی تریش دروست ئەهۆننەوە. بۆیە سەرباقی ئەوەی کە مای نیگەرانیە، سەرباقی ئەوەی کە ئەو کابینەیە نەیتوانیوە پابەند بێ بەو وەڕقەیەی لە پەرلەمانی کوردستان خستی ڕوو وەکو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ بێ لەگەڵ ئەو سویندەی کە لە بەردەم ئەندامان و نوێنەرانی گەل خواردی لە پەرلەمانی کوردستان
دێتۆمەتی شەبەخشێتەوە بۆ شارێک لە شارۆچکەکان دێتۆمەتی ئەبەخشێتەوە بۆ هاوبەشەکانی لە حکومڕانیدا بۆیە ئەوەی کە تاکو ئێستا دانی بەخۆداگرێتەوە قبوڵی کردیا لە ڕاستی دامەیەکێتی نیشتیمانی کوردستانە گەڕان ڕنگ بۆ هێزێشتر بە ئاسانی وای قبوڵ نەکرد بە بۆیە ئەوەی ئێستا ئەگوزارێ لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیدا ئەمە ئەم حکومڕانیە نییە کە لە بیدایەتی ئەم کابینەوە باس ئەکرا حکوومەتێکی یەک بەهێز ئەم حکوومەتە لاواسترین حکوومەتە لە نۆ کابینی ڕابردوودا حکوومەتێکی سەرتاسەری ئەم حکوومەتێکە لە حکومەکانی خۆی لە دوو پارێزگا زیاتر نابێنێتەوە حکوومەتی یەکریزی بێ ئەو ڕێکریزەی لە ساڵانی ڕابردووش هەبوو ئەم کابینەیە ئەم ڕێکریزەشی لەبەر یەک هەڵوەشاندەوە حکوومەتێک بێ خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکە حکوومەتێکە گەمارۆ ئەخاتە سەر شار و شارۆچکەکانیان شارۆچکەکانی حکوومەتێک بێ بڕیارەکانی بەڕاوێژ بن لەگەڵ هاوبەشەکانی حکوومەتێکە ئەو پەڕیتاکڕەوی لە بڕیاردان دێ شەفافیت لە سەرچاوەکانی داهات نییە بڕیار وابوو سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتی و گازیەکان دروست بکرێ ئەم حکوم دروست نەکرا چێ ئەزانی سەرچاوی داهاتە نەوتیەکانی هەرێمی کوردستان لە ڕابردوودا چەند بوو چێ ئەزانێت چەند بەرمیل نەوت فرۆشایە بە چەند فرۆشای و داهات چەند بۆ چوویتە کوێ کەس نازانێ چەند کەسێک ئەزانێ ڕئیسی حکوومەت و چەند وەزیرێکیان لە سامانە سروشتیەکان گۆڕی ئەوان ئەزانن داهاتەکە چەندە ماگانە بەشێکی ئاراستەی وەزارەتی دارایی ئەەکەن و بەشێکی بۆ موچە تەرخانەکەن ئەویش خۆمان ئەزانین بە چ شێوازێکە کە مەفروض بوو موچە بە تەواوەتی لە داهاتی نەوت سرف کرابایە نەکەر ئەوە خۆتان نەزانن ئەمە دۆخێکیان لە هەرێمی کوردستاندا دروست کردووە خەریکە یەکێتی و یەکریزی خەڵکی کوردستانیش لەبارە بن دیاردەی شارچێتی خەریکە جارێشتر زیندی و ئەکەنەوە تۆ ببینە ئەو بازگانەی کە لە سنووری نێوان هەولێر و سلێمانینە لە بازگەی نێوان دوو وڵاتە چێ مامەڵەکردن لەم بازگانەدا لەگەڵ هاوڵاتیانی نێوان دوو پارێزگا لە مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیەکی بیانی ئەچێ تۆ ببینە کۆیە و بالیسان و سکتان و هەموو ئەو نەحیانەی تەقتەق و ئەو ناسانە ببینە لە چ دۆخێکی خراپدان کە بەپێی ئەوەی کە ئەگەر واگریمانە بکەین 43/57 بی قەزای کۆیە لەسەر پارێزگای هەولێرە کۆی داهات و دەرامەتی قەزای کۆیە ئەگەڕێتەوە بۆ پارێزگای هەولێر کەچی ئامادە نییە جادەیەک لە زایدەکانی نێوان کۆیە و هەولێر چارەسەر بکە کاکە ئەم زیاکاری کە ئەکرێ قابلی تەقبولکردن نییە لە ڕاستیدا ئەمە ئەبوایە چەتی نیشتیمانی کوردستان من گلێمێ بووە چەند ساڵێک بەرلێ تۆ وەرە لە سلێمانی من دڵم خۆشە تۆ وەرە لە هەولێرەوە بڕۆ بەرەو دهۆک ببینە جۆت سایدەکەی چەند چاکرا باشە خۆ هاوڵاتیانی کۆیە و سنووری سلێمانی لە جنوبی ئەفریقیانین هاوڵاتی هەرێمی کوردستان نین ئەی بە زمانی تۆ قسە ناکەن ئەی هاوڵاتی تونین ئەی هاوبەش نین لە حکومڕانیتدا ئەی کۆیە قەزایەک نییە سەر بە پارێزگای هەولێرێ بۆ گەمارەوەی خەیە سەر چەند ساڵە لە 2011 بەردی بناغی جۆت سایدی هەولێر کۆیە دانراوە تاکو ئێستا چەند کیلۆمەترێکی لێ جێبەجێ نەکراوە تۆ ڕێگای سماقولی ببینە تۆ ڕێگای سکتان و منطقەی هیران و نازەنین بینە بزانم چ وێرانیەکە ڕێگای بالیسان بینە چ وێرانیەکە تەنانەت ئەم حکوومەتە و ئەم کابینەیە لە شارەکانی خودی هەولێریش تەنانەت لە گەڕەکەکانیش لەسەر بنەمای وەلای حیزبی کارەکرێ بۆ ئاگاداری لە ناو شارەکانیش من نمونە دووە دێنەوە بەڵگە هەیە بەڵگە چۆن یەکاکە من بەڵگەت بۆ دێنمەوە تۆ بینە ناوچەی باڵەکایەتی ببینە شارێک وەکو قەسرێ ببینە کێشەی ئاوی خواردنەوەی هەیە بۆ چارەسەر ناکە کە لە حاڵەتێکدا بینی کیلۆمەترێک ڕووباری باڵەکایەتی لە خوارەوەی دوورە تۆ وەرە لۆرە گەڕەکەکانیان بینە گەڕەچێک ئەگەر زۆرینەی ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان نەبن لە سنووری باڵەکایەتی خزمەت گوزاری بۆ نابن تۆ وەرە ڕێگای نێوانی جوندیان و حاجی ئۆمەران بینە کە ڕێگای هەمڵتۆنە و داهاتی مانگانەی گومرج حاجی ئۆمەران 20 میلیارد دینارە ئامادەنیە داهاتی یەک مانگ بکاتە خزمەت گوزاری بۆ تەواوی دەبەری باڵەکایەتی تۆ قەزای ڕەواندز ببینە قەزای ڕەواندز بەشێکی زۆری بەدەست کێشەی ئاوی خواردنەوە ئەناڵێنێک کە باشترین سەرچاوی ئاوی خواردنەوە لە بێخاڵە ئاوی بێخاڵە چندی ئەچێتە سنووری قەزای مێرگەسۆر دۆڵی ئاکۆ گەرەوان کە مەڵبەندی خەبات و تێکۆشان و قوربانی دانا لە بێ ئاویانە خنچی ئامادەنی ئاوی بۆ ببا بۆیە ئەم زیاکاریەی ئەکرێ بە تەنها لەسەر ئاستی پارێزگای سلێمانی و هەولێر ناکرێت لە ئەم حکوومەتە و ئەم کابینەی لە خودی نێوان شارەکانی شەکە تەنانەت لە گەڕەچێک ئەگەر زۆرینەی ئەندامانی پارتی دیموکراتی کوردستان نەبوون مختارەکە شەڕیان لەسەر نەکە ئامادەنی خزمەت گوزاریان بۆ بە کاکە ئەم خەبات و تێکۆشان و حکومڕانیە بۆ ئەمە نەبووە پێشتر بۆ قبول کراوە کاک لوقمان ینی زۆر گلەی لە یەکێتی دەکرێت کە بۆچی پێشتر قبولتان کرد لەشکرێک وەزیر و بدیر عام و ئەوانە لە پێشووتردا هەبووە ئەوانە ینی بۆ ئەو کارە ساتیان قبول کردو مەسەلەن لەو چەند شەوەی پێشوو پەرلەمانتارێکی هاوڕێت لێرە بوو کاک ڕاهبەر ڕاهی مەسەلەن هەندێک شتی بە وردەکاری باس کرد هەمووی فێڵ کراوە لە مدیر عامەکان لە هەندێک لە وەزیرەکانەوە پێشووتر
بۆ ئەو قبول کراوە مەسەل ئەوش مای ڕەخنێنی بەڕاستی ئەزانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەندامان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان حەقیان ئەم گلەیە بکەن لە ڕاستیدا بەڵام یەکێتی لە ڕوانگەی هەستکردن بۆ بەرپرسیارەتیەوە کە تەقبولی کردووە یەکێتی لە ڕوانگەی ئەوە بۆ کە نەگاتە ئەم دۆخە لێکترازانی نێوماڵی کووردا یەکێتی هەر قوربانی بەدەستکەوت و مافەکانی خۆی داوە بەڵام بەرامبەرەکە بەداخەوە وابینی نەکردوێتەوە یەکێتی لە 2005ەوە کە کابینەی سلێمانی حکوومەت یاریمی کوردستانی سلێمانیمان لەگەڵ هەولێر تێکەڵمان کردەوە قوربانیمان بە زۆربەی دەستکەوتەکانی حیزبیدا لە پێناوی ئەوەی کەوا سەرەتایەکی تازە دەست پێ بکەین لە دەستەبەرکردنی مافەکانمان لە شەڕی دەستور چەسپاندنی مافەکانمان لە بەغدا یەکێتی نیشتیمانی کوردستان بەو نەهجا خەبات و تێکۆشانی کردیەوە کە هەمیشە قوربانی بە دەستکەوتە حیزبیەکانیدا لە پێناوی دەستکەوتە نەتەوەیەتەکانی بەڵام لە ڕاستیدا پارتی پێچەوانە مامەڵی کردووە بۆیە ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگە گلەیشمان لێ بکات ڕەنگە حەقی خۆی بی بەڵام لە ڕاستیدا ئەوەی یەکێتی کردوێتی ئەمە ڕێگا ڕاستەکەوە بۆ بەڵام بەرامبەرەکە توە مامەڵی نەکردووە بۆیە ئێمە سەیرەکەین تەنانەت کاکزانە جگە لە خزمەت گوزاریش تۆ ببینە کرێکارێک لە کۆمپانیای پاکردنەوە لە سنووری پارێزگای هەولێر دۆک ئەگەر تەسکی حیزبی لق و ناوچەکانی پارتی وێ نەبێ ئەتوانی کرێکار بێ لە پاپا گروپ پاکردنەوە ژینگە پارێزی ڕۆژجیانی کرێکار بزانم ئەگەر ئەندامی پارتی نەبێ فرسەتی ئەوە بێ کرێکارێک عەمباڵێک لە گومرج و دەواازەی حاجی ئۆمەران کە من خەڵکی ئەو منتیقەیمە ئەگەر ئەندامی پارتی نەبێ چما لە برسان بمێ فرسەتی ئەوەیە ئەدەن کە بچی لەوێندەرە کرێکاری بکات کاکە ئەمە بۆ ئەومانەوە کرد ئەمە خەبات تێکۆشان بۆ ئەمە بوو ئێمە اتفاق و ڕێکەوتنمان کرد کە بەیەکەوە بین پایەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بەهێزکەین بەیەکەوە هەڵدەین ژیانێکی شەرەفمەندانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان فراهم بکەین هەوڵدەین لە خزمەت گوزاری جیاکاری نەکەین هەوڵدەین ئەو غەدر و غوبنەی لەسەر هاوڵاتیان بۆ لە قۆناغەکانی شەڕی داعش و قۆناغی قەیرانی دارایی بەرزبوونەوەی نرخی نەوت ببێتە سەرەتایەکی باش بۆی خۆشگوزرانی بۆ هاوڵاتیان دەستە بەرکەین خۆ بۆ ئەومان نەبوو ئێمە بگەینەوە نقطەی سفر و قۆناغەکانی زەمەنی شەڕی ناوخۆملانی سیاسەکان لێکە کاک لوقمانەڵێ داهاتی پارێزگای سلێمانی دەستی بەسەردا گیراوە حەزب دەستی بەسەردا گرتووە ڕوون و شەفاف نیە بۆ حکوومەت و بۆ وەزارەتی دارایی یعنی ڕێگە نادەن ئەزانی کارزانە ئێمە زۆر باسی بابەتی داهاتی سلێمانیمان کردووە داهاتی سلێمانی ڕوونە داهاتی دەواازە سنووریەکانە باز و دەرامەتی ناوخۆی حکومڕانی لە سلێمانی بەتەنها لە دەستی یەکێتی نیشتیمانی نییە حکوومەتێکی بنکەفراوانە بزوتنەوەی گۆڕانی تێدا یەکگرتووی ئیسلامی تێدا کۆمەڵی دادگەری تێدایە تەنانەت لە خاڵە سنووریەکان ئەگەر بەڕێوەبەری گومرگ یەکێتی بێ مدیری کۆمەلگا گۆڕانە ئەگەر بە پێچەوانەکەشیەوە لە ئەگەر مدیری کۆمەلگا یەکێتی بێ مدیر گومرگەکەی گۆڕانە بۆیە داهات لەم سنوورە شەفافە داهاتەکە ڕوونە بەڵام داهات لە شارێک لە شارچکەکان کەم بێ خۆ کفر نییە کاکە لە هەموو دنیا وایە سەرچاوی داهات لە پارێزگایەک زیاترە لە سنووری پارێزگای دۆک داهاتی برایم خەلیل کۆی مامەڵی ئاڵوگۆڕی بازرگانی ساڵانە لە سەروی 2 میلیارد 20 میلیارد دۆلارە بە پێی احترافی دەوڵەتی تورکیا کۆی مامەڵی هەموو دەواازە سنووریەکان بە حاجی ئۆمەرانەوە بە سنووری یەکێتیەوە سنووری پارێزگای سلێمانیەوە باوا دامنێ بە دەواازەکانی لەگەڵ عێراقەوە ساڵانە کەمترە لە 10 میلیارد دۆلار بەتەنها گومرجی برایم خەلیل کۆی داهاتی کۆی ئاڵوگۆڕی بازرگانی ساڵانی 20 میلیارد دۆلارە ئەمە بەراورد ناکرێ بۆیە ئەمە بەڕاستی تاوانێکی گەورەیە داهات لە هەر شوێنێ بێ سەرچاوەکەی هەرچیەک بێ لە هەموو قانونی هەموو دەوڵەتێک وایە لێک خەزیێنەکەەوە کرێتەوە بێکسانی دابەشەکرێن 9 ساڵە تۆ تەسەوڕەکەی 9 ساڵە ئەم حکوومەتە پرۆژیاسەی بودجەی نهێناوەتە پەرلەمانی کوردستان ئەگەر ڕازگۆیە بەرامبەر بەداهات ئەگەر شەفاف بەرامبەر بەداهات ئەگەر ئێوێ بێکسانی خزمەت گوزاری پێشش بە هاوڵاتیانەکە خێرە 9 ساڵە پرۆژیاسەی بودجە نانێری پەرلەمانی کوردستان خێرە 9 ساڵە حسابی ختامی نانێریە پەرلەمانی کوردستان ئەمە بخۆی لە خۆیدا جێی گومانە و هەموو هاوڵاتیانی یاریمی کوردستان حەق خۆیانە بپرسن وەرزانن ئۆباڵی یەکەم و ئاخری لە ئەستۆی پارتی دیموکراتی کوردستانە بۆیە یەکێتی لە ڕاستدا زۆر دانی بە خۆداگرتووە دان بە خۆداگرتنەکەش لە پێناوی ئەوە بووە نێوماڵی کورد نەپسڕێ بابەتێکی تر هەیە کاکزانە من ئەمە ئیشارەت پێ بدەم طبعا ئەم نیگەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی ئەوێت تۆمەتێکی تر بخاتە پاڵ ئێمە ڕووداوێک لە هەولێر ڕوویدا بەداخەوە ڕووداوی شەیدکردنی هاوکارزاف کێچێتی نیشتیمانی کوردستان هەم لەسەر ئاستی سەرۆکی یەکێتی هەم سەرۆکی تیمی یەکێتی کاقوبات هەم لە فراکسیۆنیش سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە دانیشتنی پەرلەمانی کوردستان بەفەرمی داوامان کرد وێ ڕای ئیدانەکردن هەرچی زووە لیژنەیەکی لێکۆڵینەوەی هاوبەش بە بەشداربووی هاوپەیمانان پێک بێ بۆ ئەوەی
ڕاستی ڕووداوەکان دەرکەون بۆ ئەوی بە ئاراستەی خواری و خێچیدا نەبرێ بۆ ئەوی لە ململانەی سیاسی بەکار نەهێنرێ وەکو چەچێت بەداخەوە پارتی گوێی لەمە نەگرت تاکلایەنەم تحقیقێکی کردو لە پێش ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکۆمار بڵاوی کردووە تاکلایەنە و گوێی بە هیچ نەگرت ئێستا ئەوێ تۆمەتی ئەوە بخاتە پاڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە نیگەرانیەکی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی بۆیە من تەحەدا ئەەکەم نیگەرانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەڕێتەوە بۆ ساڵێک پێش ئەمە زیاتریش ئێمە بە دیاریکراوی لە سەرەتای مانجینەوە ئەڵێن مەسەلەن ئەگەر بێت و کەیسی پەرلەمانتاریێکیانە لەگەر بێت و کەیسی شەهید هاوکار دابخرێ و واروەها نازام کۆمەڵشتی تافی ئیتر باسەکەن ئەو یەکێتی ئێستا دێتەوە حکوومەت خۆی یەکەم یەکێتی نیشتیمانی کوردستان تێبینی جددی لەسەر حکومڕانی لە هەرێمی کوردستانەیە بە هیچ شێوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان تێبینی لەسەر مافە حیزبەکانی خۆی نییە یەکێتی نیگەرانە سەرۆکی تیمی یەکێتی نیگەرانە لە گەمارۆ خستنە سەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە جیاکاری لە بەحیزبیکردنی دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەوەی کە کۆی چالاکیەکانی حکوومەت لە خودی سەرۆکی حکوومەت کۆ ئەکرێتەوە لەوە نیگەرانە کە ڕاوێژ بە ڕاوێژ نییە لەوە نیگەرانە کە حکوومەت وەکو یەکتیم کار ناکە لەسەرەوە تێبینی هەیە بە هیچ شێوەیە نیگەرانیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان پەیوەندی بۆ بابەتە نییە بەعکسەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بەو پەڕی نیگەرانی نیو ئەڕوانێتە ئەم کارە و نیگەرانە لە شەهیدکردنی هاوڵاتێک لە هاوڵاتیەکانی هەرێمی کوردستان و ئێمە پێمان وایە بێت تحقیقێک لێکۆڵینەوەیەکی وردی بێلایەنە بکرێت بۆ دەرکەوتنی ڕاستیەکان بەڵام ئەمە بۆ پەردەپۆشکردنی هەموو ئەو تاوانانێ کاک زانا ئێمە نابینین ڕۆژانە تاوانێک لە پایتەختی هەرێمی کوردستان ڕوئەدا ئێمە نابینین ژمارەیەک تۆمەتبار کە تۆمەتبارن بە کوشتنی هاوڵاتیان تەنانەت لە ناو دادگاکانی هەرێمی کوردستاندا مەفرەزە خاسەیان بۆ ئەکاتەوە و لەسەر پارەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەیانژینی ئێمە نابینین بۆ بەگژاچوونەوەی براکانمان لە ڕۆژاوای کوردستان زیاتر لە نزیکەی 10,000 کەس کە ناسنامەی هەرێمی کوردستان و عێراقیان نییە لە چوارچێوەی هێزی ڕۆژکۆکراینەوە و بەداهاتی هەرێمی کوردستان لەسەر حیسابی خەڵکی کوردستان ئیدارە ئەدرێن ئێمە نابینین ئەمە چەندین تۆمەتبار کە لە یاسا دەرچوون و تۆمەتبارن لە هەرێمی کوردستان داڵ نەدراون لە هەولێر و لەلایەن سەرانی پارتی دیموکراتی کوردستان تۆ بڵێ لەم وڵاتەدا هیچ جینایەتێک نەکرابێ هیچ ڕووداوێک نەکرابێ بۆیە ئێمە لەگەڵ ئەوەینا کە لە بابەتی هاوکارزاف شەید هاوکارزاف لێکۆڵینەوەیەکی ورد بە ئامادەبوونی نوێنەری هاوپەیمانان بکرێت بۆی ئێمە ئێستاش ئیدانەی ئەم کردەوە تیرۆریستی ئەەکەین بەڵام وێ ڕای ئەوەش ئەبێ بۆ هەموو کردەوە تیرۆریستەکانی تریش ئەبێ هەر کەسێک کە لە یاسا دەرچوو بێت تاوانبار بێت نێت بۆ ململانەی سیاسی هێزی سەرداری بۆ بکاتەوە لە ململانە سیاسیەکاندا بەکاری بێنی بۆی ئەمە لە ڕاستیدا لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوونە کە چێ داڵدەی تاوانبارانەدا پەیوەندی بەوە نییە کە ئێوە لەسەر هیچ دوو کەیس نیگەران بن ئەمە من پێم وایە غەدرێکە ئەمە غەدرێکی وە ئەمە تاوانێکی گەورێشە بەرامبەر بە ئەم دۆخەی هاوڵاتیان هەرێمی کوردستان دەکرێت پارتی و تیمی پارتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە سنووری سلێمانی لە سنووری گەرمیان لە سنووری هەڵابجە و ڕاپەڕین سزادا گەمارۆیا بوریان نەخاتە سەر جیاکاریان پێ ئەکا لە پرۆژەی خزمەت گوزاری تەنانەت لە بەشێکی زۆری سنووری پارێزگای هەولێر ئیشارەتم پێدا جیاوازیان پێ ئەکا وێڕای ئەوەش خراپەکە کارەساتەکە لەوە داوێت تۆمەتیش بەخشێتەوە ئەوێ هاوڵاتی ناچار بکە بڕوا بەم درۆ دەلەسانە بکە کە من پێم وایە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە وشیارترن بە کۆمەڵێک بوختان و تۆمەتی هەڵبەستراوی خەڵکێکی ڕاستپێدرا و لە نێو فرەکسیۆنی پارتیدا بڕوا بەم درۆ دەلەسانە بکەن ئەڵێن کاک لوقمان کە مەترسیەکێ لەسەر دۆخی هەرێمی کوردستان ڕەنگە بگاتە ئەوەی کە ئەو ئەزمونە بکەوێتە مەترسیەوە لە بڕیاری محکەمەی فدرالی بۆ ئەنجام نەدانی هەڵبژاردن لە مەسلەی مەترسی تر حتا شەوی ڕابردوو نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران لە پانۆراما بۆ باسی لەوە کرد کە بەڕاستی مەترسیەکە زۆر جددیە هەرێم زیاتر لە قاڵب دەدرێت چێ بەرپرسە من ئەو مەترسیش من پێشتری شەم قسەم کردو ئێستاش دووبارە یەکەمەوە کاک زانە لە لێکترازانی یەک ریزی و یەکێتی و یەک ریزی هاوڵاتیانی و هێزە سیاسیەکان و خاچی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لێ بەرپرسە فقط سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەم دۆخەنا لەبارە لە لێکترازاندنی یەکچێتی و یەکریزی خەڵکی کوردستان هێزە سیاسیەکانی کوردستان و خاچی هەرێمی کوردستان ئەگەر خوا نەخواستە لە داهاتوودا ڕووبدا فقط ئەو لێ بەرپرسە پێتان وایە بە شێوەی بڕوا ڕووەدا
ئەگەر بەم شێوەیە بڕوە بەداخەوە ئەگەر ڕێگری لێ نەکرێ ئەو ئاراستەی کە ئێستا ئاراستەی سیاسەتی پارتی ئاراستەی سیاسەتی پارتی ئەکا لە هەرێمی کوردستاندا ئەگەر بە خۆیان دانەچنەوە ئەگەر نێنەوە سەر ڕێگای ڕاست ئەگەر واز لە ململانێ و لە کەل لە ڕقی و عینادی نەینن من پێم وایە ئایندەیەکی باش بەداخەوە چاوەڕوانی هەرێمی کوردستان ناکەن بەو شێوەیە چۆن ئێمە ئەگەر هەر بەردەوامیش بوو یەکێتی کارتی تری هەیە ڕێگەی تری هەیە مەسەلەن موچەی مانجی ڕابردوو زۆر بە تەزیقی دابشکرا لە ئەزانی یەکێتی بەڕێ یەکێتی خۆی بە حکمی ئەوەی یەکێتی خاوەنی ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان هەمووی ئەزانەیە کە ڕاپەڕینی خەڵکی کوردستان چێ پێشەوایەتی ڕاپەڕینی کرد یەکێتی نیشتیمانی کوردستان بوو یەکێتی ڕووبارێک قوربانی داوە یەکێتی قوربانی بە باشترین لەسەرکردە و کادر و پێشمەرگە ئازاکانی خۆی داوە لە پێناوی ئەوەی کەوا کوردستان ئازاد بێت بۆ یەکێتی وەکو ئەو دایکەیە کە ئەگەر چەند با بڵین منداڵێکی لەدەستدا سژی ئەسووتێ چەند بە پەرۆشە هەرێمی کوردستان وا تەشبیه بکە یەکێتی بۆ هەرێم و بۆ قەوارەی سیاسی هەرێم وایە بۆ یەکێتی لە ڕابردوودا هەموو قوربانیەکی لە پێناوی مانەوەی ئەم دۆخە داوە بە یەکپارچەی و یەکێتی و یەکریزی خەڵکی کوردستان داوە لە داهاتوشدا ئێستاش یەکێتی لە بەغدا شەڕی بەدەستێنانی مافەکانی خەڵکی کوردستانەکە بەڵام ئەم جیاکاریە ئەکرێ ئەم دوژمنایەتی یەکێتی ئەکرێ ئەم جیاکاری لەسەر لە حکومڕانی لە هەرێمی کوردستان ئەکرێ بێگومان دیسان یەکێتیش لەمە ئەمە سنووری هەیە تا قبول ناکرێت تا سەری بۆیە من ئومێدەوارم ئەم لێکترازانە ئەم دۆخەی کە ئێستا هەیە سەرەتایەک بێ بۆ بەخۆدا چوونەوە لێرەش بوەستین ڕەنگە وە کوردەواری وڵێ زەرەر لە نیوە بگەڕێتەوە بە قازانج حیسابە ئێمە بینین کاتێککە بڕیاری دادگای ناوبژیوانی فەڕەنسا دەرچوو کاک زانە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای سۆمەوە هەرچەندە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕابردووشدا ڕامانگەیان کە قوڵایی استراتیژی هەرێمی کوردستان بەغدایە با لە ڕێگای بەغداوە چارەسەری شێشەکانمان بکەین با ئەو دەستورەی کە سەرۆک مامزەلال و شەڕی لەسەر کرد بۆ چەسپاندنی مافە دەستوریەکان لە بەغدا با شەڕی جێبەجێکردنی بەدەستێنانی ئەم مافانان بکەین کە لە چوارچەوەی دەستوری عێراق زامن کراوە بەڵام کە لە ڕقی و عینادی بڕیاری ئابووری سەربەخۆ ئێمە گیاندە ئەم دۆخە کاتێک کە بڕیاری محکەمەی فیدراڵ ئەوەی محکەمەی ناوژیوانی فەڕەنسا دەرچوو بینیت سەدانەوەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان خۆشحاڵ بوونکەوە نەوت لە ڕێگای سۆمە بووستێ بۆ لەبەرەوەی مامەڵەیەکی تەندروست لەگەڵ مەلەفی نەوت نەکرایە لەبەرەوەی سەرچاوی داهاتی هەرێم کەشف نییە لەبەرەوەی شەفافیەت نییە لەبەرەوەی گەندەڵی هەیە لەبەرەوەی باج و ڕسومات لەسەر هاوڵاتی زیاد دەکرێت و خزمەتگوزاری پێشکەش ناکرێت ئەمە سەرەتایەکی خەتەرناکە بۆیە کاتێک کە هاوڵاتی وەلای نامێنێ بۆ دام و دەستگا دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەبێ ئەمە ڕاستەڵچینێک بێ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بۆ ڕانەسڵشیون تا ئێستاوی دەبینی ئەگەر ڕانەسڵکی بوون تا ئێستا ئەمە کارەساتێکی گەورەیە من ئومێدەوارم ئەمە پەیامێک بی و بگە ئەمە کۆتایی بەم ناکۆچی و ململانەیە بێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە بڕوای بەوە بووە کە کۆی کێشە و ململانەکانمان لەسەر مێزی گفتوگۆ چارەسەر بکەین بێکەوە دابنیشن یەکێتی هیچ مەرجێکی حیزبی خۆی نییە مەرجی یەکێتی خزمەتکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە مەرجی یەکێتی شەفافیەتە مەرجی یەکێتی یەکسانیە لە دابەشکردنی داهات و خزمەتکردنی هاوڵاتیانە مەرجی یەکێتی ئەوەیە دام و دەستگاکانی حکومڕانی دام و دەستگای حکومڕانی تەواوی خەڵکی کوردستان بن بە یەکسانی و بەبێ جیاوازی خزمەتگوزاری پێشکەشی خەڵکی کوردستان بکرێ هەوڵ بدەین ژیانێکی شەرەفمەندانە بۆ هاوڵاتیان دەستەبەر بکەین هەوڵ بدەین سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان هەمە سەرش بکەین هەوڵ دەین ئاور لە گوندەکان بدەینەوە بەنداو دروست بکەین کەرتی کشت و کاڵ پەرە پێ بدەین پیشەسازی بایەخ پێ بدەین کەرستەی ناوخۆ ساخکەینەوە فرسەتی کار بۆ بێکاران لە هەرێمی کوردستاندا دروستکەین دنیایە گەنجی تازەمان هەیە کە خوێندن تەواوەکەن بێکارن ئەبێ کۆمپانیا و شەریکاتی گەورە دابمەزرێ بۆ فرسەتی کار بۆ بێکاران لە هەرێمی کوردستان دەستەبەر بکەین ئەمە داوا و داخوازیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە یەکێتی لێرە یەکریز بین لە پێناوی زامنکردنی مافەکانمان لە چوارچەوەی دەستوری عێراقدا بەڵام چێ یەکێتی و یەکریزی خەڵکی کوردستانی تێکداوە بینیمان لەم کابینەیە ئەو یەکێتی و یەکریزی کە جاران لە بەغدا هەبوو بەڕەغمی بوونیمان ناکۆچەکانیشمان بەڵام لەوێ یەکریز بووین بینیمان لەم کابینەیە یەکێتی و یەکریزیە لە سەراستی بەغداش تێکدرا لە سەراستی پەیوەندیەکانی هەرێمێک لەو نقطانەی کە پارتی زۆر جەختی لێ کاتۆ پەرلەمانتارەکانیان و خودی سەرۆکی حکوومەتیش کە
ناو ئەنجومەنی وەزیران قابلی چارەسەرکردنی کێشەکانە و قسێکیش بڵاو بۆ کە ئەیانەوێ مەسەلەن قەیوم دانێن لە شوێنی وەزیرەکان و مەسەلەن کۆمەڵێک ناویان بڵاو کردەوە با مەبەست بێ مەبەستدار بێ طبعا لەو میدیا بوو کە سەرۆکی حکوومەت سەپۆرتی مادی ئەکا ئەمە بۆ یەکێتی چ وەڵامێکی بێ مەسەلەن ئەزانی کارزانە یەکێتی وەکو من ئاماژەم پێکرد زیاتر لە ساڵێکە هەموو هەوڵێکی داوە لە ڕێگای کۆبوونەوەی دووقۆڵی لە ڕێگای کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران لە ڕێگای پێیان ناردن لە ڕێگای دۆستەکانمان هەوڵ دەین ئەم کێشانە چارەسەرکەین بەڵام لایەنێکی گوێ لەم بابەتانە ناگرێت بۆیە کێشەکان مەرجەکان قورس نین ئەتوانرێت ئەم شەو بڕیار بدرێت داهاتی هەرێمی کوردستان بە یەکسانی دابەش بکرێت خزمەتگوزاری بە یەکسانی دابەش بکرێت جیاکاری نەکرێت کۆی حکوومەتی هاوبەشە مەفروزە چالاکیەکان و دەستکەوتەکانی حکوومەت لە نێوان هێزە سیاسیەکان هاوبەش بن بەڕاوێژ و بڕیاردان با بڵێن حکومڕانی لە هەرێمی کوردستان بەڕێوە بچێ ئەمە ئەوەیە کە ئەم شەو بڕیار بدرێ تۆپەکە لە گۆڕەپانی پارتیدایە پارتی حکومڕانی تاکڕەوانە با بڵێن پیادە ئەکا پارتی گوێ لە هاوبەشەکانی ناگرێت پارتی گەمار و ئەخاتە سەر شار و شارۆچکەکانی کوردستان پارتی شاگەشکە ئەبێ بەوەی کەوا هاوڵاتێک لە گەرمیان لە ڕووداوێکی هاتوچۆ گیان لە دەستەدا پارتی شاگەشکە ئەبێ کە سویلە لە بانقەکانی سلێمانی نامینێ و هاوڵاتیان لە چاوەڕوانەکەن بە دوو مانگ موچەی مانگێکیان وەربگرن کارگەیشتە ئەوەی کاکزانە پێشمەرگەی دێرین ئەم ئەزمونەی حکومڕانی هەرێمی کوردستان بەرهەمی و قوربانیدان و خەبات و شەونخوونی پێشمەرگە دێرینەکانە پێشمەرگە دێرینەکان شەهیدانی زیندون کارگەیشتە ئەوەی لە هەولێر بەڕێوەبەری بانقە بازرگانیەکان لە کەناڵێکی ئاسمانیەوە بڵێ من موچەی پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی ڕاگرت تاکو ئێستا پێشمەرگە دێرینەکانی یەکێتی نیشتیمانی و پێشمەرگەکانی ئەیلول و گوڵان کاتێک کە موچە لە بانقەکان وەرەگرن کەس نێزانی کام پێشمەرگە هی کامیانە پارتی ئەم کابینەیە ئەم نەریتەشی دایانە کە پێشمەرگە دێرینەکانی یەکێتی و پارتیشی لێک زیا کردەوە ئەمە تاوانە بەرامبەر بە پێشمەرگە دێرین ئەوەی دانانی قەیوم لە شوێنی وەزیرەکانی یەکێتییان ئەوەی کە باسەکرێت یەکێتی نیشتیمانی کوردستان من پێم وایە هێزێکی گرنگ و پایەیەکی گرنگە لە پایەکانی حکومڕانی ئومێدەوارم دەست بۆ ئەم پرسە نەبرێ دەست بۆ ئەم پرسە ببرێ لێکەوتەکانی دەستبردن بۆ ئەم پرسە ئۆباڵەکەی ئەکەوێتەوە سەر ئەو هێزەی کە دەست بۆ ئەم پرسە ئەوە پەیامە دوا پەیامی کاک لوقمان دوا پەیامی ئێمە پێم وایە هەمومان ئەبێ هەست بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر بەم دۆخە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکی دەکەمەوە بڕوای بە چارەسەرکردنی کێشەکان هەیە یەکێتی نایەوێت دۆخی هەرێمی کوردستان بە ئاراستەیەکی خراپتردا بڕوە یەکێتی وەک چۆن لە ڕابردوودا قوربانی بە دەستکەوتە حیزبیەکان داوە لە داهاتوشدا ئامادەیە لە قوربانی بە دەستکەوتە حیزبیەکاندا بەڵام یەکێتی ناتوانێت سازش لەسەر مافی هاوڵاتیان بکە ئەو گەمار و ئابووری خراوەتە سەر هاوڵاتیان قابلی قبولکردن نیە ئەم حکومڕانیە تەندروستەی ناتەندروستەی کە لە کابینەی نۆ ئەگوزەرێ ئەبێ کۆتایی پێبێ حکوومەتی تەواوی خەڵکی کوردستان بێ بە پێچەوانەوە یەکێتی قسەی جددی خۆی بێ زۆر سپاس بۆ بەڕێز لوقمان وەردی جێگری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان سپاس بۆ دیدار باش بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردن هەموو لە یەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ